برادران ئەو کاتتان باش هیوادارم باش بن هەمیشە وەکو هەمیشە متەفائیل و گەشبین و دڵخۆش دڵنیام دنیایەک ئومێد و خەونی جوانتان هەیە ئەو ساڵی چوارەمتانە تەخەڕوز دەکەن و پێتان وانە بێت لە پاش تەخەڕوز بۆشایەکی گەورە ژیانتاندا دەگرێت دەتوانن ئەو بۆشاییان هەموو پڕ بکەنەوە بە ئیش و کردار و جوڵە و جوڵەکان هەر جۆرێک بن ئیشەکان هەر جۆرێک بن ئەوە گرنگە تۆ ئەو بۆشاییانەی کە دەکەوێتە ژیانی خۆت بەشتی بە سوود پڕێکەوە. برادران ئێمە لە محەزەڕەی ڕابردوو هاتینە سەر سییانەکان من ئەوە بەسەراحەت لە ناو فرۆیدیزم لە ناو ئەدەبی تەحلیلی نەفسی ئەوە پێ دەگوترێت ئەدەبی دەروونشیکاری سیگمۆند فرۆید ئەوەندەی کە من متابعە و مطالعەم لەسەری هەبوو بێ توانین بە کۆمەڵێک سییانە یعنی ثلاثیات جیا بکەمەوە کە ئەوانە پێم وایە لە ذهن و بیری ئەو پیاوەدا مانایەکی هەبووە. ئەوانەی پێشووتر سییانەکانی توخمە بنچینەیەکانی کەسایەتی وەکو ئیدۆ ئیگۆ سوپەرئیگۆ سێ ئاستەکەی هۆش یا سێ ئاستەکەی عەقڵ کە هۆش و ناهۆش و هەروە بێتەوە پێش هۆشە. ئێستا دێنە سەر سییانەی سەرچاوەکانی ئازار هەمیشە ئەو پێی گوتوون ئەو سییانەیە تەبەن پێی گوتوون کە سییانەی سەرچاوەکانی ئازار کە یەکێکیان ململانەیە لەگەڵ سروشت یەکێکیان جەستەی مرۆڤ خۆیەتی ئەوەکەی دیکەیان باشڕێک نەخستنی مرۆڤ بۆ کاروبارەکانی خۆی لە ژیانی خۆیدا هەموو ئەوانە چەندە پەیوەستن بە نەفسیەت و سایکۆلۆژیەتی تاک ئەوەندە پەیوەستن بە دەروون و سایکۆلۆجیای کۆمەلگا بەگشتی. یعنی ئەو کاتێک کە دەیەوێت کێشەیەکی ئەو مباشر یا ڕاستەوخۆ عەفوەن ڕاستەوخۆ نەهاتۆتە سەر چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان یا کێشە هەزریەکان یا کێشە سیاسیەکان یا کێشە ئاینیەکان بەقەد ئەوەی کە یەکسەر لە تاکەوە هاتووە بۆ لەبەرەوەی تاکی وەک گردونێکی گەورە تاکی وەک فەزایەکی فراوان بینی و لەو پێی وابووە دەتوانێت بچێتە ناو ئەو دنیای فراوانەی کە پێ دەگوترێت کۆمەلگا پێ دەگوترێت بوارە جیاجیەکانی ناو کۆمەلگا و پێ دەگوترێت گردون چونکە مرۆڤ لەلای ئەو گردونێکی زۆر بچووک بووە توانێتی پێی وابووە ئەگەر بتوانێت تاچێکشی کارەوە بتوانێت بچێتە ناو هۆشی کەسێکەوە بتوانێت بچێتە ناو ناهۆشی کەسێکەوە ئەوە تا ئاستێکی زۆر توانێتی دنیایەکی تایبەت یا دنیا گەلێکی تایبەت بناسی بەڕاستی. بۆیە ئەو هەمیشە پێیوا بووە ئازار نەک هەر پێویستە بنبڕ بکرێ یا لە بین ببرێ بەقەت ئەوەی کە پێی وا بووە کە ئازار ئازار لەوانەیە لەسەر ئەو قسەیە لەسەر ئەو تێڕوانینەی سیگمۆند فرۆید کەسانێکی زۆر تیۆرەکانی خۆیان سازاندووە ڕێکیان خستووە هەر بەتەنها ئەو کاتێک کە دەڵێ ئازار تا ئاستێک پێویستە بۆ مرۆڤ دڵە ڕاوچێت تا ئاستێک پێویستە بۆ مرۆڤ هەروە بێتەوە ترس تا ئاستێک پێویستە بۆ مرۆڤ مەبەستی ئەوەیە کە ئەوانە بنبڕ ناکرێن بە یەکجاری بەخەت ئەوەی کە دەڵێ پێویستن کە پێویستن یعنی ئێمە وەک مۆتیڤیشنە وەک پاڵنەرێک لە پشتمانەوە هانمان دەدەن بۆ ئەوەی بەرەو پێش ڕۆبچین. بۆیە ئەو دوانەیەی کە ئەو پێی وابوو کە سەرچاوەی هەموو شتێکە لە دەروونشیکاریدا کە چێژ و ئازارە کە ئەساسەن ئەوە لە فکرەی ئەبیکۆرەوە هاتووە و لە فکرەی ئەریستیپۆسەوە هاتووە ئەوەی کە ئەو با بڵێن فیلسوفە یۆنانیانە کە قسەیان لەسەر چەمکی چێژ و قسەیان لەسەر چەمکی ئازار کردووە. سیگمۆند فرۆیدش بە حکمەوەی چۆتە ناو سەرڕای چوونی بۆ ناو میتۆلۆژیای یۆنانی و میتۆلۆژیای ئەغریقی و میتۆلۆژیای میسری چۆتە ناو فکر و بیرکردنەوە و فەلسەفەکەشیان ڕاستی. بۆیە ئەو لەو خاڵە وەستا کە یەکێک پێمان دەڵێ چێژ بەدەست بێنە هەر کاتێک تووشی هاتی ئەو ئەبیکۆر دەڵێ نەخێر چێژ دەبێت تۆزێک بە عەقڵانی بکرێت. فرۆیدش لێرە لەگەڵ ئەو بیرۆکەی ئەبیکۆرە کە پێی وایە دەبێ چێژ بە عەقڵانی بکرێ ئازار بە عەقڵانی بکرێ. بۆیە تیۆرەکەی خۆی لەسەر ئەو دوو چەمکەدانا و هەموو سییانەکانیشی لەسەر ئەو چەمکە هاتووە بۆ ئەوەی ئەتۆ ئەوە ئەگەر بە دوو جەمسەر وەرگری
ئەو لایە چێژە ئەو لایە ئازارە جاری وایە لە ژیانی تاچێک تا چێژ دەڕوا هەتا ئێرە ڕۆژێک لە 24 سەعاتدا 22 سەعات یا با بڵێن 16 سەعات گەر بڵێن 22 لەوانەیە هەردوو سەعاتی بۆ خەو دەمێنێتەوە ئەوەندەی کە بەخەبەرە لەو 24 سەعاتە چێژێکی باشی بردووە و شادمان بۆ تا ئاستێکی باش لێرە ڕووبەری ئازار کەم بۆتەوە بەڵام جاری وایە بۆ ڕۆژێکی دیکە لەوانەیە وای بۆ نەیە لەوانەیە ئازار هێرشی بۆ دێنێ ئازار ڕووبەرەکەی فراوان دەبێ جەمسەری چێژ کەمێکی بۆ دەمێنێتەوە خەتوارێک نەکەوتووە هەردوو جەمسەرەکە یەکتر داگیر بکەن ئەو جەمسەرە بە تەواوی ڕاستەهێڵەکە داگیر بکەوە هیچ بوارێک یا ڕووبەرێک بۆ ئازار نەهێڵێتەوە یاخود ئازار هیچ بوارێک یا ڕووبەرێک بۆ چێژ نەهێڵێتەوە لەو سەر ئەگەر وابێ ئەوە لە حەزات و ساتەوەختەکانی خۆکوژی و ئینتیحار دروست دەبێت لەو حاڵەتانەدا خۆ لە بین بردن دروست دەبێت یاخود گۆشەگیری و ڕەشبینیەکی بەردەوام دروست دەبێت مزمینە و لەگەڵتدا دەبێت و کاتە بە لە کێشەی سایکۆلۆجیەوە تێدەپڕێت دەبێت بە نەخۆشی دەرونی بۆیە ئەو پیاوە سیگمەند فرۆید پێمان دەڵێ سێ سەرچاوە هەن ئازاری لێوە دێ بۆ مرۆڤ یەکەکیان هێزی زاڵی سروشتە ئەو یاسا سروشتیانەی کە هەن لە گەردووندا کە هەن لە گۆی زەویدا لەو سەرزەمینە ئێمەی لەسەر دەژی ئەو سەرزەمینە وەکو فیزیکەڵی یعنی لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی سروشتیەوە کۆمەڵێکی یاسای تایبەت بەخۆی هەیە بەڕێوەی دەبەن ئەم سروشتە ئیدی لە وڵاتێک بۆ وڵاتێکی لە سەرزەمینێک بۆ سەرزەمینێکی دیکە لە هەرێمێک بۆ هەرێمێکی دیکە لە ناوچەیەکی جیۆگرافی بۆ جوگرافیایەکی دیکە لە ناوچەیەکی تۆپۆگرافی جیاواز بۆ ناوچەیەکی تۆپۆگرافیای دیکە ئەو یاسایە دەگونجێ لەگەڵ هەلومەرجە جیاوازەکان بۆیە ئینسان کە دێتە سەر گۆی زەوی وەکو وجودیەکان بڵێن هەڵدەداوەتە سەر زەوی ئێدی دەبێت لە سەر زەوی خۆی بگونجێنەوە بژی کە دێت ڕوبەڕووی کۆمەڵێک یاسا دەبێتەوە یاسانە لە ئاست توانای ئەو دانین بیانگۆڕێ دەبێت لەگەڵ یان بگونجێ و بکەوێتە ململانێ لەگەڵ ئەو یاسایانە بۆ لەبەرەوەی خۆشی عەقڵی هەیە و ئامادەباشێکی ویراسی ئامادەباشێکی جینێتیکی و بۆ ماوەیی هەیە دەبێت کە پێی دەگوترێ عەقڵ لە ساتەوەختی زیادە ئەو عەقڵە دەپشکوێ و گەشتە دەکا وردە بەرەو پێشەوە دەچێت دەگاتە ئاستی گەین لەو حاڵەتە تێدەگا کە ملکەتکردن بۆ هەموو یاسایەکانی سروشت ئەوەندەی لە قازانجی ئەوە ئەوەندەی لە زەرەری ئەوە عەفوەن ئەوەندە لە قازانجی ئەوە نییە بۆیە دەبێت یاسایەک کۆمەڵێک یاساگەلێک یا دەستور گەلی زیاد بۆ خۆی دابنێ هەتاوەکو لە بەرامبەر ئەو یاسایانە وجودی خۆی بسەلمێنێ و کاریگەری هۆشی خۆی کاریگەری عەقڵی خۆی لەسەر ئەو دنیایی کە لەسەری دەژی دابنێ لێرە پێی دەگوترێ ململانەی لەگەڵ سروشت نەک هاوڕێبوون لەگەڵ سروشت هاوڕێبوون لەگەڵ سروشت مسایرە مع الطبیعة أو المسايرة مع قوانين الطبيعة هاوڕێبوون لەگەڵ یاسایەکانی سروشت زۆرێک لە پاسیڤینان پێ دەڵێ پاسیڤ بوونی مرۆڤەوە یعنی بۆ مرۆڤ تەسلیمی یاسایەکانی سروشت دەبێ هیچێک لەو ئیرادانەی کە خۆی هەیەی جێبەجێ ناکا و بەپێی یاسایەکانی سروشت بەڕێوە دەستێ لەو حاڵەتەدا هیچ جیاوازیەکی لەگەڵ مەیمون و لەگەڵ کروێشک و لەگەڵ پاژی و لەگەڵ ئەوەکانی دیکە نیە بۆ هەموو ئەوانە یاخود ڕۆوەکەکان نییە بۆ ئەوان متەکەیفن لەگەڵ یاسا سروشتیەکان بەڵام بۆ خۆیان شتێک کاریگەریشیان لەسەر ئەو سروشتە نییە کاتێک کە ئینسان بیر دەکاتەوە بەوەی کە هەتا سەر ئەو ئینسانە ئیدی هاوڕێی یاسا سروشتیەکان نەبێەوە ئیدی بۆ خۆی شتێکی هەبێ بڵێ هەروەکو دەڵێ ئەوە دەپرسێ ئینسان هەر ئینسانێک کە دەگاتە لەحزەی پشکوینی عەقڵ پشکوتنی عەقڵ پرسیارێک لە خۆی دەکات دەڵێ ئەو دنیایە چی پێیە بۆ من لە بەرامبەر ئەو پرسیارە قسەیەکە دەکات دەڵێ ئەی من چیم پێیە بۆ ئەو دنیایە ئەو بەس پرسیارە ئەو پرسیارە بەس مرۆڤ دەیکات بەس مرۆڤ دەیکات زیندەوەرەکانی دیکە ئەو پرسیارە ناکەن هیچێک لەو پرسیارانە ناکەن بەڵام زیندەوەرەکانی دیکە لە چوارچێوەی پرسیاری یەکەم دەجوڵێنەوە کە ئەو دنیایە چی پێیە بۆ من
بۆ ئەوەی بیخۆم بۆ ئەوەی لەبەر بخۆم بۆ ئەوەی هەستم دانیشم بجوڵێم بەڵام من چیم پێ بۆ ئەو دنیاە ئەوەیان گرنگە من چیم پێ بۆ ئەو دنیاە ئەوەیان گرنگە یعنی تۆ کاریگەری مێشتی خۆت بیرکردنەوەی خۆت چۆن دادەنێ دەتوانی بینایەک دروستکەی پردێک دروستکەی نەفەقێک دروستکەی ئەوەش سیاسا سروشتیەکان شاخ و چێوی جیازیان داناوە سەخت دەتوانی ئەتۆ بچی ئەو دیوی شاخەکان یا بگەی بە ئینسانەکانی ئەو دیو لەبەرەوەی تونێڵێک نییە و شاخەکەش سەختە و کۆمەڵێک ئاژەڵی دڕندەی لێیە لە زەمانێک لە زەمانەکان ئینسان نەیتوانێت بپەڕێتەوە ئەو دیو و پرۆسەی کۆمونیکیشن لەو دیوە بۆ ئەوی دیو زۆر بە زەحمەت ڕووی داوە بەڵام کاتێک کە ئینسان بیر دەکاتەوە پێویست بەوە دەکات ڕێگایەک دروستکەین بۆەوەی بە کەسەکانی ئەو دیو بگەین بۆەوەی بە سروشتی ئەو دیو بگەین بۆی بزانین ئەو دیو شاخەکان چی تێدایە لەو حاڵەتەدا ئەوە ئینسانە بیر لەوە دەکاتەوە جادەیەک دروستکە ئەوە ئینسانە بیر لەوە دەکاتەوە تونێڵێک دروستکە بۆی ئەو شاخە ببڕێ هەتاوەکو بە ئاسانی بتوانێت بچێتە ئەو بەروە بزانێت لەو بەرچی هەیە ئەوەیە پێی دەگوترێ من چیم پێ بۆ ئەو دنیاە ئەوەیە فڕۆی پێ دەڵێ یەک لەو سەرچاوانە دەتوانی مەترسیەکەی کەم کەیەوە ئەگەر بێت و بتوانی مامەڵەیەکی عەقلانی لەگەڵ سەرچاوی ئازارەکە کەم کەیەوە ئازارەکە بنبڕ نابێت دەتوانی ئاستی سەرچاوەکە ئاستی عەفوەن ئازارەکە دابەزێنی ئەوەیە کە ئەتۆ وا دەکەی کە شارستانیت بینا بکەی ئەتۆ وا ئاراستە دەگری وا استراتیز دادەڕێژی وا پلان دادەڕێژی بۆ ئەوەی کە من وەکو مرۆڤ کاتێک کە شوێنێکم جێهێشت کاریگەری لەو شوێنە بەجێ هێشتە بێ لە دواخۆ ئەوجا بە سەفەرکردنت بێ بە گواستنەوەی ئیشت بێ لەوێ بۆ شوێنێکی دیکە یاخود ئینسان بە کۆتایی هاتنی خۆی بێ کاتێک کە دەڕوا ئەسەرێک بەجێ بێڵێ هەروەکو فارسەکان دەڵێن فارسەکان بە نووسینەکانی شەر دەڵێن ئاساری فڵان کەس یعنی دەڵێ ئاساری ئەو نووسەرە چییە یعنی ئایا چەند کتێبی هەیە چەند دراساتی هەیە ئەسەرەکەی چییە بەجێ هێشت لە پاش خۆی بەڵام کەسێک دێ و دەڕوات تەمەنێکی دوور و درێژ ئەوەندە بەجێناڵێ لە دوا خۆی و هیچ کاریگەریەکی لەسەر خەڵک نییە و لەو حاڵەتەدا لەوانەیە دوو احتیمال هەیە یا ئەوەتە هەموو ژیانی خۆی لە چێژ و هەوەس و هەوا و ئەوەی ئیدەوی بووە وەکو گوتنی یا ئەوەتە هەر هەمووی لە گۆشەکەی دیکە بەسەر بردووە بە خەم و پەژارە و بکە ئابە و بۆ گۆش بە ڕەشبینی و نەیتوانی وە شتێک کات خۆی دەباسکە ئەو سەرچاوەیە ئەگەر ئەو هێزە ئەگەر توانیمان لە بەرامبەریدا کە هێزی خۆمانە من لانەی لەگەڵ بکەین و توانیمان لەگەڵی نەک بی بەزێنین نە ئێمە دەرەقەتی یاسا سروشتەکان ناین بەڵام دەتوانین وایان لێ بکەین لە پێناوی خۆماندا هەڵیان سوڕێنین و خۆمان وایان بەکاربێنین کە سوودمان پێ بگێنن بەس ناتوانێت تۆ دەرەقەتی بێ کاتێکە ئینسان دەگاتە قۆناغێک وەک ئێستا پێگەیشتووە سروشت پیس دەکا بە گازە زیانبەخشەکان یا ئاو پیس دەکا بە پاشماوەی کارگە و تەکنۆلۆژیای خۆی لەو حاڵەتەدا ڕۆژگارێک دێ زەمانێک دێ کاتێکی دیاریکراو دێ ئەو سروشتە خۆی دەهەژێنێ لە ڕاچڵەچینێکی خۆیدا یاساکانی خۆی با بڵێن ڕیتم دەداتەوە بە یاساکانی خۆی ڕێک دەخاتەوە لەوانەیە ئەو ڕاچڵەچینەی سروشت گەورەترین زیان بە ئینسان بگەێنێ اینجا بەلافاوێکە بە زەمین لەرزەیەکە بە داڕمانی شاخە یا گردە یا خاکە شوێنێکە بەو وەڵامەیەکی زۆر معقولە بۆ ئەو نەزانینی یا مامەڵەکردنی مرۆڤ لەگەڵ ئەو سەرچاوەیە ئەو یاسایانەیە کە نەیزانیوە مامەڵی لەگەڵ بکە ئەوەی دووەم برادران دووەمیان پیری جەستەی مرۆڤە یاخود دەکرێت بڵێن جەستەی مرۆڤ کە یەکێکی دیکەی لە سەرچاوەی یەکێکی دیکەیە لە سەرچاوەکانی ئازار کە لێیەوە ئازارمان بۆی دێ لێرەوە فڕۆید پێمان دەڵێ تۆ دەتوانی جەستەی خۆت بە شکڵک بەخێوکەی و بە شکلك مدارات بکەی و ئاگات لێ بێ و بەڕێوەی بەری ئیدی ئەو جەستەیە کە مڵکی تۆیە هیچ ئازارێک بە تۆ نابەخشێ لێرەدا ڕۆشنبیری جەستەیی ڕۆشنبیری تەندروستی ڕۆشنبیری هۆش هوشیاری تەندروستی بە جەستە
هوشیاریت بەجەستە وەکو بەشێک لە خودی خۆت بۆ دروست دەبێ بەوەی کە احترامی جەستەی خۆت دەگری بێڕێزی بەرامبەر بە جەستەکەی خۆمان ناکەین لەبەرەوەی ئەو جەستەیە کیان و قەوارەیەکی گەورەیە ئێمەی تێداین چۆن نابێ خاوێن ڕایگری چۆن نابێ جوان ڕایگری چۆن نابێ بە تەنسیق و بە تەرتیب ڕایگری وانە لێرەدا ئەگەر وات کرد کەمترین ئازارت لە جەستەوە بۆ دێ هەروەکو من بەر لە محاضرەکە باسم لەوە کرد کەسێک کە نەخۆشیی درمی هەیە بۆچی کەسانی دەوروبەر لە خۆی ئاگادار ناکاتەوە یاخود بۆ دەمام چێک ناکا بۆ دەمام چێک ناکە بۆ ڤایرۆسە نەچێ بۆ کەیتە نیشتی بۆی حەوت ڕۆژ کانسڵی نەکە حەوت ڕۆژ نۆ کۆنێکتی نەکە وەکو گوتنی حەوت ڕۆژ نۆ سیگناڵی نەکە لە دنیادای نەبڕێ یاخدای دەبڕێ کاکە یعنی تەمەنی ئینسان چییە چەند ساڵێکە دەژی و دەڕوا معقولە من تەواوی تەمەنی خۆم لەژێر لێفە و لەژێر لەسەر جێب ببەمە سەرێ لە نەتیجەی نەزانینی مامەڵەکردنم لەگەڵ نەخۆشیەکان لەگەڵ ئەوەی کە چۆن ڕێزی جەستەی خۆم بگرم نەخۆش نەکەوم ئیدی کاتێک کە ئێستا هەوا گۆرچێ دێتە خۆناغ دێتە فەسڵێک کە تێیدا لە ڕۆژێکدا دوسێ جار هەوا دەگۆڕێ لە ساردۆ بۆ گەرم لە ساردۆ بۆ گەرم لێرە دەبێ وریابی خۆ هەموو نەخۆشیێکی ئینسان دەرەقەتی نایە بەڵام تا ئاستێک ئینسان دەبێ ئەوەندە هوشیار بێ بزانێ کاتێک کە ئەنفلۆنزەیەکی ئەنفلۆنزە دەگوازرێتەوە معقول نییە تو دەمت بێنێ نزیک لوتی من ئێوە هوشیاری تەندروستی زیرۆیە سفرە یانی ئەو ئینسانە معقول نییە من تو حەوت ڕۆژە دەناڵێنی ئازارت بۆ هاتووە لە جەستەی خۆتەوە جەستەی منیش تووشی و ئازارەکەی ئەو گوناهی ئەو کەسە چیە ئەوە بەشێکە لە سەقافە برادران سەقافە هەردوو کەلیمەنێت و شەڕیسکەی وتەوە زۆر کەسایی دنیا شاعرێکی گەورەیە ڕۆمانوسێکی گەورەیە ئەدیبێکی گەورەیە زانایەکی گەورەیە لە هەر بوارێک لە بوارە معرفیە جیازیەکان لە دنیا بەڵام ڕەفتاری مامەڵەکردنی ئێتەکێتیانە نییە و هوشیارانە نازانێ مامەڵە بکە ئەوە ڕۆژانە ئێمە سەرنجی دەدەین من هیچی لێ ناکڕم لەبەرەوەی پێم وایە ڕۆشنبیری مباشەرەتەن ڕاستەوخۆ پەیوەندی بە سلوک و بە ڕەفتاری ئینسانەکان بخوانە وایە کەسی ڕۆشنبیر بە ڕەفتاریەوە دیارە قسەکانی لەوانەیە زۆر متەناسیس بێەوەی پێی دەگوترێ لەگەڵ خۆی ناهاودش بێ وەکو لە تیۆرەکەی فیستینگەر ئێمە دەیخوێنین دواتر معقولە کەسێک بڕوایەکی هەیە بۆچوونێکی هەیە بەڵام ڕەفتارێکی دژی بۆچوونەکەی خۆێتی باشە بۆ خۆی پێش هەموو کەسێک ناڵێ بۆ وام کرد بۆ خۆی پێش هەموو کەسێک ناڵێ بۆ وام کرد خۆ من خۆم جگەرە دەکێشم بۆ بە خەڵک بڵێم جگەرەم نەکێشە کەسەکە خۆی هوشیاری تەندروستی نییە و نەسیحەتی تەندروستی خەڵکیش بکە ئەوە تەناشوزە ئەوە نهاتنەوەیە ناکۆکبوونە هاودژیە لەگەڵ بیر و بۆچوونەکانی خۆت بۆیە لێرە جەستە لە ڕوانگەی ئەو سەرچاوەی دووەمی ئازار کە سیگمۆند فرۆید باسی دەکا و هەرچێکی ئێمەیە بۆ پارێزگاری لێکردنی بۆ تاوەکو لەوێوە کەمترین ئازارمان بۆ بێت لە جەستەوە کەمترین ئازارمان بۆ بێت کە تۆ هەستت کرد لە تەمەن دەڕۆی و گەورەتر دەبی زۆر جار فلاش باشێک بۆ ڕابردووی خۆت ئاور دەدەیەوە دەڵێ من زۆر کەم نەخۆش کەوتوم ئەوە نیشانەی ئەوەیە جەستەیەکی پتەوت هەیە لەو لای ڕایگرا بەڵام هوشیارەیەکی باشیشت هەیە بەوەی خۆت پاراستووە لە کۆمەڵێک نەخۆشی و ناوە ئاگاد لە جەستەی خۆتەوە ئەو ئازارە کە دێ حکمت لێ چییە کە پێمان دەڵێ ئاگاد لێ بێ مەترسی هەیە خەتەرە حکمەتەکە ئەوەیە کە داد دەبڕێت لە ژیانی ئاسایی بۆیە ساغبوونی ئینسان لە ڕووی جەستەییەوە کۆمەڵک فاکتۆری تایبەت بەخۆی هەیە کە پێمان دەڵێ ئەو ئینسانە ساغە ساغبوونی مرۆڤیش لە ڕووی دەرونیەوە دیسان کۆمەڵک فاکتۆر هەنە پێمان دەڵێن یا کۆمەڵک توخمی بنچینەی هەنە پێمان دەڵێ ئەو کەسە ساغە یان ناساغە ئەتۆ لەگەڵ خۆت لە پەیوەندی دای ئەگەر نەخۆش کەوتی و حەوت ڕۆژ هەشت ڕۆژ یا مانگێک ساڵێک دوو ساڵ لەژێر جێبینەوە وەڵاهی لە پەیوەندی لەگەڵ خۆت دادەبڕێیت لەبەرەوەی ئازارێکی زۆرت هەیە و لەبەر ئازار ئاگاد لە خودی خۆت نییە و ئاگاد لەوە نییە بکەوێت دیالۆگێک لەگەڵ ذاتی خۆت و
بکەوی حیوار و پرۆژە دابنێ بۆ نووسین و پرۆژە دابنێ بۆ بیرکردنەوە و پرۆژە دابنێ بۆ ئایندەی خۆ تاقەتت نییە چکە ئازاری دەستە بۆی هێناوی ئازار لە دەستەوە بۆ تاتۆ و ناتوانانی بپڕژێ سەر ئەو ئیشانە نۆ کۆنێکت بووی کەوتوویەتە ینی لەو حاڵەتە تۆ لە توخمەکی بنچینەیی کە یەک لە توخمە بنچینەیەکانی ساغمانەوەی تۆی لە ڕووی دەرونیەوە دابڕانی ئەی توخمی دووەم کە پەیوەندی خۆتە لەگەڵ ئەوانی دی لەوانی دیشدا دەبڕی لەبەرەوەی کەوتێ جێگا لەگەڵ ئەوانی دیشدا بڕای کە لەگەڵ ئەوانی دیشدا بڕای ینی تۆ بوونەوەرێکی کۆمەڵایەتی ئەساسن دەبێ هەمیشە لە ئەنتراکشن و تەفاعول و کارلێک دابی لەگەڵ ئەوانی دی لێرەدا لە ڕێگای ئەوەی کە نەتزانی مامەڵە لەگەڵ ئەو سەرچاوەیە بکەی کە جەستەی خۆتەوە ئازارت لە ڕێگایەوە بۆی دێ لەو حاڵەتەدا فعلەن لەگەڵ خەڵکی دیشدا دەبڕای لە خۆت دابڕای لەبەر ئازار ئاگات لە خۆت نییە لە خەڵکیش دابڕای لەبەر ئەوەی ناتەوێت بچێ ناو خەڵک و خەڵک قبوڵت ناکاوە خەڵک لێت دەپرنجێتەوە و لێت نزیک ناکەوێت تۆش لەوانەیە هەوڵ نەدەی لە خەڵک نزیک بیەوە کەواتە لە خەڵک دوور کەوتیەوە و ئیدی لە پەیوەندی لەگەڵ ئەوانەی دی دابڕای نۆ سیگنەڵ بووی نۆ کۆنێکت بووی وانە ئەوەش یعنی تۆ نەتزانی مامەڵە لەگەڵ سەرچاوی دووەم کەی کە ئازار ئەوەی سێمیان زۆر زۆر مەدەنیانەیە برادرە ئەوەی سێمیان پێمان دەڵێ چۆن ژیانی خۆمان ڕێکخەین کە یەک لە سەرچاوەکان چییە خۆمانی پێ دەڵێ باش ڕێک نەخستنی مرۆڤ بۆ کاروبارەکانی خۆی لە ژیاندا باش تەداروک نەکردنی باش تەکبیر نەکردنی بۆ ژیانی خۆی یعنی لە تەداروک و تەکبیر و پلاندانانەکانی بۆ ژیانی خۆی زۆر وریاو زیرەک نەبووە نەیتوانیوە سیاست بەمانای گشتیەکەی سیاست ینی پلان یا نەیتوانێت استراتیزێک یا ئامانجێک دابڕژێ تێیدا هەم خۆی بحەسێتەوە هەم ئەوانی دی بحەسێنەوە هەم جۆرێک لە ئێستاتیکیانە تەمەشای دنیا بکاوە ژیانی خۆی جوام بکە بیگەێنێتە ئاستێک لە ئاستەکانی جەمال ئاستێک لە ئاستەکانی ئیستەتیکات جوان ناسی شار بە شکڵێک ڕێک بخەم ئێستەتیکیانە بیکەمە شار نەوەکو هیچ بینایەک لەگەڵ بینایەک کەمێتەوە هیچ فیگۆرەکی ئەو شارە بە فیگۆرەکەی کە نەچێت هیچی لەگەڵ یەک تەنسیق و تەرتیب و ڕێک نەکەوێت لادەیەکەم بە شکڵێک ڕێک بخەم کە جەمالیاتی لادەی تێدا بێ و پێم بڵێ کە ئەو باش ڕێکخستنە بۆ کاروبارەکانی خۆم لە ژیاندا چاومی حەساندۆتەوە بۆ شتی جوام نیشان دەدا گوێمی حەساندۆتەوە بۆی دەنجی باشم بۆ خۆشم پێدەگەێنێ لوتمی حەساندۆتەوە بۆی کە بۆن و بەرامەی خۆشم بۆ دێ ئیدی چێژمی حەساندۆتەوە بۆی کە دنیایەک شتی جوان شوێنی جوان هەندەتوان خواردنی خۆشی لێ بخۆم دنیایەک شتی باش هەندەتوانی خواردنی خۆشیان لێ ڕێکخەی هەموو ئەو هۆکارانە لە نەتیجەی هوشیاری ئینسانە بەوەی کە تا چەند وریایە لەوەی کە شوێن بکە بە ماڵێک تیایدا بەحەسێتەوە ڕێکی خا ڕێکخستنی ماڵ ئیشێکی ئەوەندە ئاسان نییە ئێمە ماڵ هەروازین شوێنی خەو خواردنە دۆخێکی زۆر ڕوحیە ماڵ دۆخێکی زۆر سایکۆ ڕوحیە یانێ تۆ لە ماڵی خۆت کێشەیە کە بێ هەرگیز ئاسوودەنی لەو ماڵە بۆیە ماڵ وەک وێنەیەک لە ماڵی خۆتەوە گەورە کە بیکە بە قوتابخانە بیکە بە فێرگە فێر نازانم چی خوێندنگە بیکە بە ئۆرگانێکی دیکەی گەورە لە کۆمەلگای خۆت تا دێ ئەو وێنەیە گەورەتر کە بیکە بە حیزبێکی سیاسی بیکە بە کۆمەلگایەکی سیاسی کۆمەلگایەکی کۆمەڵایەتی کۆمەلگایەک بە فۆرمە گشتیەکەی کە ئەو کۆمەلگایەکی ئێمەی تێدا دەژین ئەو ماڵە دەبێ ڕێکخەین ئەژینا هەمیشە ئازار لە سوچە زیازیەکان لە ئاراسە زیازیەکان لە خاڵە ناڕێکە زیازیەکان بۆمانەوە دێ کە سوسواری سیارەکەت دەبی و دەچی بۆ مەبەستێک خۆی ئەساسەن ئەگەر بێت و هیچ کێشەیەکت نێتە پێشە بەدە دەقەدەگەی بەڵام کاتێک کە باش سیستەمی هاتوچۆ لە شارەکەت ڕێک نەخراوە و تەنزیم نەکراوە ڕەچاوی کۆمەڵێک پرەنسیپی عەقلانی و مەدەنی نەکراوە لە ڕێکخستنی ئەو شتە ئیدی تۆ ئەو 5 دقەیە کە دەتەوێت بگەیوە و پێت وایە دەگەی دەبێت بە سەعاتێک ناگەی بەو شوێنە ئێوە ئاستەنگەکانن کە دێنە پێش تۆ بۆ گەیشتن بەو شوێنە کەواتە لێرەدا ئازارت بۆ هات لە باش ڕێک نەخستنی
ئینسان باش ڕێک نەخستنی ئەو کارکتەرانەی لەو شوێنە دەژین بۆ فەزا و ژینگەی خۆیان ئەو با بڵێن ئارگومنتە ئەو خاڵە گرنگە پێمان دەڵێ کە ئینسان لە ژیانی خۆیدا ڕێک و پێک بێ خۆی تەرتیبگا خۆی تەنسیقکە اینجا ئەوە ماڵە کەواتە تۆ ماڵ دەی دەچی لە چایخانەیەک دادەنیشی تۆ خۆ دەبێت بیر لەوە بکەی ئەو 20 دقەی دادەنیشی جەرێکە تەبێت تاوەکو بتوانێت قاوەیەک نیسکافێ کەپۆچینۆیەک شتێک بخۆیە وانە دەکرێت یعنی تەمەشای ئێمە هەتا لە فنوونی ڕێکخستنی سفرەشەوە دەگرێتەوە چۆن سفرە ڕێک دەخێت چۆن نان هەرەوە تێکەویتەوە بۆی یا هەر حاجاتە ئاینیەکەی ئێستا ساتە وەختەکەی جەستەت دابین بکەویتەوە کەواتە گرنگ ئەوەیە ئەو لەو سەرچاوی سێمە کە پێی دەگوترێ باش ڕێک نەخستنی مرۆڤ بۆ کاروبارەکانی ژیانی لە نەتیجەی یوساوی ئێمە هەمیشە ئازارمان لەو ڕێگایەوە بۆ دێت چونکە نەمانتوانی کاروباری خۆمان لە ژیان ڕێک بخەین چ ماڵەکەی خۆتە چ گەڕەکەکەی خۆتە چ شارەکەی خۆتە چ لادەیەکەی خۆتە چ وڵاتەکەی خۆتە مەسئولیاتەکان لە ئۆرگانەوە بۆ ئۆرگان دەگۆڕێن لە ئۆرگانی خێزانەوە دەکەوێتە ئەستۆی باوکو دایک لە ئۆرگانی خوێندنگە و قوتابخانەکانەوە دەوەستێتە سەر ئەو کەسانەی بەڕێوەبەری ئەو شوێنان لە ئاستی ئۆرگانێکی سیاسی حزبێکی سیاسیەوە دەوەستێتە سەر ئەو ئەندامانەی کە ئەو حزبە بەڕێوە دەبن تا چەند دەتوانن استراتیژی خۆیان بە شکلێک ڕێک بخەن کە ئامانجیان ئارامی و ئامانجیان کەمترین ئازار بێ بۆ ئەو استراتیژی بۆ ئەو کەسانەی کە ئەوان لە ناویدا ئیش دەکەن ئەو ئۆرگانەکە گەورەتر دەبێت و دەبێت دەسەڵاتێکی حکومی سیاسی دەبێت ئەوانە بیر لەوە بکەنەوە وەکو سیاسەتمەدار بەوەی کە ژیان پێویستە ڕێک بخرێ و ئازار لە ناڕێکیەوە بۆ ئینسان دێ ناڕێکی فیزیکی ناڕێکی دەرونی لێ دەکەوێتەوە ناڕێکی کۆمەڵایەتی ناڕێکی دەرونی لێ دەکەوێتەوە ئازاری دەرونیمان پێدەگەێنێ ناڕێکی سیاسی ڕێکنەکەوتنی سیاسی ڕێکنەخستنی کاروباری سیاسی فەزای دەرونیمان ئالوودە دەکات تێکی دەدا دەیشێوێنێ و تۆ چۆن دەتوانی قسە بکەی باس لە ئارامی سیاسی و ئارامی دەرونی و ئارامی کۆمەڵایەتی بکەی لە کاتێک خۆت لە ناخەوە نەتوانی وە کاروبارەکانی خۆت لە ئۆرگانە بچووکەکەەوە تا دەگاتەوە ئۆرگانە هەرە گەورەکە ڕاخی ناتوانانی ئەوە ناکرێت وە زانستە پێمان دەڵێەوە هیچ جۆرە خاترانەیە قبول ناکە ئەوە سێ سەرچاوە گرنگەکەی ئازار بوون کە فرۆید قسەی لەسەر کردوون سێ سەرچاوی دیکەمان هەن فرۆید بەرەو ڕوو بە ئاشکرا پێمان دەڵێ زۆر کەس لەوانەیە کەم قەرزا بێتە سەر ئەوەی بچێتەنە ئەو دنیاە کە ئایا لەو بوارانەش ئەو پیاوە کە سیگمۆند فرۆید قسەی وای کردووە یعنی لەوانەیە کەسێک کە بێ فرۆید هەر لە چارچەوەی تیۆرە سێکسیەکەی و ئیگۆ ئید و سوپەرئیگۆ و لیبیدۆ و نازانم جنس و کەسانێک هەیە لەوانەیە لە بەر ڕۆشنایی کەم زانیاریان لەو بارەیەوە ڕقیان لێ هەڵگربێ موقفێکی فەلسەفی یا موقفێکی ئەکادمیان لێ وەرگربێ لە بەرەوە لێ حاڵی نەبوون لە کاتێکدا ئەو چەندە پێمان دەڵێ ئینسان دەبێت ڕێک کەوێ ئەوەندە پێمان دەڵێ کۆمەلگا دەبێت ڕێک خراوتر بێ بۆ شار جوانتر ڕازاوە بێ لادێ جوانتر ڕازاوە بێ هەتا لە نەتیجە تاکەکان ڕازاوە بێ ئەوە سیانە چەمکەکانی گواستنەوە بۆ دیموکراسی لەوانەیە خەڵکێکە بێت چۆن فرۆید شتی وای بتووە باسی دیموکراسی کردووە فرۆید هەر بیستمانە باسی سێکس دەکات آخر سێکس لە لای ئەو هەروەکو گوتمان و دەیان زاریش گوتومانەتەوە مانایەکی زۆر فراوانتری برادران هەر هەوە نییە ئینسان یەکسەر وەکو ئێمەی کەم زانیاری کۆمەلگای ئێمەی باش بەخێو نەکرا و باش پەروەردە نەکرا و با بڵێن سەرنجمان هەر لەسەر لایەنە نێگەتیفەکانە لە فکری نەکرد فرۆید خەڵکی دیکەش بۆیە ئەو بزانە ئەو عینوانە جوانە سیانە چەمکەکانی گواستنەوە بۆ دیموکراسی سێ سیانە یەکەمیان ضرورەتی چی لای فرۆید سێ پێداویستی گرنگ هەیە بڕۆ سەراوەکەی ضرورەتی کارێکی بنیادنەرانە باسی سێشت دەکات یەکەمیان ضرورەتی کارێکی بنیادنەرانە دەتگەێنێتە کوێ
بیر بکەوە برادران ئێوە وەکو قۆناغی چوار و وەکو پرۆژەی سایکۆلۆجیست لە ئایندەدا کە دەڵێ ضرورەتی کارێکی بنیات نەرانە ضرورەتەکە خەتێکی بەبن نابێنە کارێک خەتێکی بەبن نابێنە بنیات نەرانەش کارە خەتێکی بەبن نابێنە ئەو ضرورەتە لە لای ئەوانەی لە دوای فرۆید هاتن و پێیان وابوو فرۆید لە کۆمەڵێک شت هەڵە بۆ دووبارە بۆتەوە لە لای ئەلفرێد ئەدلێر دووبارە بۆتەوە کە پێمان دەڵێ سیانەی سێ ضرورەتن سیانەی هاوسەنگبوونی مرۆڤ لە ژیانی خۆیدا یەکیان ضرورەتی یەکەمە کە مشکلەی کارمان دێنێتە پێشێ دووەمیان ضرورەتی پەیوەندی لەگەڵ ئەوانی دیکە کە مشکلەی علاقات لەگەڵ ئاخرینمان بۆ دێنێتە گۆش سێمیان ضرورەتی زەرفی ئیستیڕاری سێیەمە کە مشکلەی خۆشەویستیمان دێنێتە پێشەوە لە چوارچێوەی علاقاتی پەیوەندی هاوسەرگیریشتووە ئەلفرێد ئەدلێر چارەسەری کردووە بەس ئەلفرێد ئەدلێر لەگەڵ هەموو باوەڕێکمان بەوەی کە کەسێکی بەتوانا بووە بەڵام لەسەر ئەساسی سفر ئەو بیرۆکانەی بۆ نەهاتووە ئەو سیگموند فڕۆید دەڵێ ضرورەتی گەیشتن بە دیموکراسی ئەدی لێرە دەڵێ یەکەمیان ضرورەتی کارێکی بنیاد نەرانە یعنی کارێکی بنیاد نەران ضرورە دەبێت هەمومان لە چوارچێوەی کارێکدا هەڵسوڕێن بۆ تەواوکردنی شوناس و ئایدنتیتی خۆمان کارێکمان هەبێ بجوڵێن ئەو کارە تەنها تۆ لە نەتیجەدا کۆمەڵێک پارە وەرگری یاشتێت بەقەت ئەوەی کە تۆ ئەکتیڤی چالاکی و هۆشێکی چالاکت هەیە لێرەدا هەڵدەسوڕێی وە کەسێکی بکرد لەناو کۆمەلگادا بۆیە ئەو کارە دەبێت بیری لێ بکرێتەوە لە چوارچێوەیەکی استراتیژی بەوەی کە کارێکی بنیاد نەرانە یعنی شتێک دابین بکەی وەکو ئێمە لە سیانەی سێیەمی سەرچاوەکانی ئازار ئاماژەمان بۆی کرد هەموو کەسێک دەبێت لە ژیان ئەو پرسیارە لە خۆی بکە من چ کارێک بکەم لە دنیا بۆی بنیاد بنێم بۆ شتێکی لەسەر دروستکەم ئەوەت کە کرد هەنگاوێک لەو کۆمەلگایە لە دیموکراسی نزیک بووە دیموکراسی وەک چەم کەچی سایکۆلۆجی برادران وەک چەم کەچی سیاسی نا وەک چەم کەچی سیاسی کەی ئەو کاتەی کە سیاسیەکان تێگەیشتن دیموکراسی چەم کەچی سایکۆلۆجی تێگەیشتن بەوەی کە دیموکراسی هەر بەتەنها خستنە ناو سندوق کاغەز نییە بۆ ناو سندوقێک یاخود ڕیزگرتن نییە لە بەردەمی سنتەرێکی ئینتیخابی بەوەی کە کەی سەرت دێ بەوەی دەنجی خۆت بدەیت لە زەمەنی ئێستادا ئەو پرۆسێسە فیزیکیە کۆتایی پێهات لەوانەیە بتوانانی لە ڕێگای موقعێکی ئەلکترۆنی www.com دەچێ ناوی لە ئەلکترۆنیان دەنجی خۆت دەدەی پێویست ناکا بچێ هیچ مەڵبەندێکی دەنگدان و سنتەرێک لەوێش دەنگ بدەیت ئەلکترۆنیان دەنجی خۆت دەنێری و کۆنتڕۆلیش دەکرێت و کەسیش ناتوانێت بچێتە ناو ئەو دەنگانەوە ساختەی تێدا بکە بۆیە ئەو شتەی کە بە چاو دەبینرێ کەسێک سەرەی گرتووە و چوار ژنی هەیە سەرەی گرتووە چێ پرۆسەی ئینتیخاباتی جێرەجێ دەکات چوار ژنیشی هەیە لەوانەیە یەکێکیشی تالۆق کرد ئەمە پێ دەڵێن تعلیق خۆی پێ دەڵێن تالۆق کردن و سەرەشی گرتووە دەڵێ لە ڕاستیدا دیموکراسی زۆر هەنگاوێکی ژیرانەیە بۆ گەیشتن بە کۆمەڵگەیەکی مەدەنی بە چاو دەیبینی وایە لە ناخەوەوانێ یاخود کەسێکی دیکە بیر و بۆچوونێکی زۆر سلبی بەرامبەر بە ڕەگەزەکانی دیکە هەیە بە عەفوەن بە نەتەوەکانی دیکە هەیە یا بەرامبەر بە ڕەگەزەکەی دیکە هەیە و دەچێت پرۆسی دیموکراسیش جێبەجێ دەکات بەڵام ئەگەرە تو ئەو فۆرمە زاهیریە ڕوخساریەت لێستاندەوە ئەو کاتی دەڵێ خوای چۆن بە دیاری خەم بۆ خەڵکی کە من دیموکراسیم ناچاری لە بیر و بۆچوون و سلوک و ڕەفتارەکانی خۆت دەریخی بەنادەر ناخرێ ئەوەندە ئاسان نییە وانە لەو حاڵەتە ضرورەتی کارێکی بنیاد نەرانە هەنگاوێکی زۆر جددی لە کۆمەڵگەیەکمان نزیک دەکاتەوە کە تێیدا ئەو کۆمەڵگایە هەست دەکات شەرایط و مەرجە بنچینەیەکانی دامەزراندنی مەدەنیەت و کۆمەڵگەیەکی ڕێکخراو کە تێیدا لە دیموکراسیمان نزیک دەکاتەوە فراهەمبوو هاتە دی ئەوەی دووەمیان ضرورەتی یاسا بەمانە قانونیەکەی لەو لایدانێ بەمانە سایکۆلۆجیەکەی یاسا دیسانەوە لەگەڵ خاڵی سێمی سیانەکەی دیکە یەکمان دەخاتەوە کە باشڕێک خستنی کاروبارە بۆی ئازارمان بۆنێ بەڵام کە بۆمان هات ینی باشمان ڕێک نەخست تۆ ئەگەر لە هەموو فەزایەک بوارێک لە بوارەکانی ژیاندا تۆ یاسات هەبوو یاسات داڕشت
ولا چوارچەوەی ئەو یاسایانە تعلیمات دابەزێ خوارەوە بۆ هەموو ئۆرگانەکانی دیکەی سیستمی ئیداری و سیستمی ئەکادیمی و سیستمی سیاسی و سیستمی جیاجیای دەسەڵات کە دەسەڵات خورد دەبێتەوە لەسەرەوە دێتە ناو هەموو بە شادەمارەکانەوە دێتە خوارەوە دەچێتە ناو هەموو ئۆرگانەکان لە ناو کۆمەلگادا خورد دەبێتەوە بۆ خوارەوە ئەو دەسەڵاتە بە شێوەیەکی ڕێکوپێک لەو حاڵەتەدا هەمومان پەیڕەوی یاسا دەکەین لەبەرەوەی عەقڵمان هەیە ئەساسن عەقڵمان هەیە بۆیە ئەتۆ کە یاساشت داڕشت یەکەمیان کاری بنیادنەرانت کرد دات مەزراند و پێت وا بوو ئینسانی بکرد دەبێت لە کۆمەلگادا هەبێەوە کار بکە و ئەو کارکردنەی ئەو شتێکمان بۆ دادەمەزرێنێ لەسەر ئەو زەمینەیە اینجا دەبێت یاسایەکە هەبێ ئەو دنیات بۆ ڕێک خاتاوەکو و ڕەفتاری ئینسانەکان لە چوارچێوەی ئەو یاسایانەدا ڕێک بخرێن ئەودا لێرە پێمان دەڵێ یاسا چەند گرنگە ئەو زەمانە یاساییەکەی دێتە گۆڕێ کاتێک کە کەسێک لا دەدا لێی لە چوارچێوەی پرەنسیپی سزا و پاداش هەڵدەسوڕێەوە ئەگەر کارێکی نەگونجاوی لەگەڵ یاسایەکان کردبێ سزای خۆی وەردەگرێ بۆ ئەگەر کارێکی گونجاویشی کردبێ لە بەرامبەردا پاداشت وەردەگرێ ئەو دوو تخمە لەوانەیە لە تێڕوانینی ئەوەوە هەمان تێگەیشتن بن لە دوا خۆی کاتێککە هەم ڕەفتارگەراکان داچ لە فۆرندایکەوە بگرێت تا دەگاتە بافلۆف و لە بافلۆفەوە بگرێت تا دەگاتە سکینەر و تا دەگاتە سەر ئەوانی دیکەش باوەڕیان بەوە هەبوو کە سزا و پاداش دوو میکانیزمی بچینێ بۆ ڕێخستنی کۆمەلگا و پەیڕەوکردنی یاساکان و ئەو دەستوورەی کە لەو شوێنەیە لەو ئۆرگانە هەیە سێمیان زەرورەتی وازهێنان لە ستەمکاری یعنی ئەوە ستەم زوڵم چەند ناخۆشە ئینسان هەست بکە ستەمی لێکراوە چەند ناخۆشە دەسەڵاتت نییە و کەسێکیش بە ئاشکرا ئۆرگانێک بە ئاشکرا جیهەتێک بە ئاشکرا ستەمت لێ دەکا بۆ هیچت پێ ناکرێ لە ناخەوە چ بارێکی دەرونی ڕوبەڕوو دەکاتەوە و تووشی چ دۆخێکی سایکۆلۆژی دەبی بەوەی کە ستەمکردن چەندە قورساییەکی دەرونی دەخاتە سەر دەرونی ئینسان و ئینسان بۆ هێواش لە ناخی خۆیدا کرمێ دەکات و دەیتلێنێتەوە بۆیە تو کە کەسێک ئازار دەدەی دەبێ بزانی هەنگاوێکی زۆر هەڵەت کردووە بۆیە ئەگەر پێت وایە تۆ ئازارت داوە دەبێ شتێک بکەیت تووشی تەنیب زەمیر نەبی لە بەرامبەر و بالمقابل ئەویش وا لێ بکەی کە لە ڕێگای ئەو لێبوردەیەی خۆتەوە ئاوەکە بێنیەوە ڕێچکەکەی خۆی وانە بەس کاتێک کە بەردەوام دەبێ کەسێک بەردەوام دەبێ ئۆرگانێک دا هەرچی ناوی کە بێ و ئۆرگانن لەوەی کە ستەمکاری یەک لە میکانیزمە بنچینەیەکانی مانەوەی ئەوە وەکو دەسەڵاتدار ئەوە هەمیشە ئەو دەرونی خۆی وەک ئینسانێکی شەڕانجێز دەحەسێنێتەوە بەڵام دەرونی ئەوانەی دەور و بەری خۆی ئالوودە دەکاوە دەیشڵەژێنێ و کۆمەلگایەکی شڵەژاو لە ڕووی دەرونیەوە دێتە ئارا لەبەر ئەوەی ئەو کۆمەلگایە ستەمی تێدا دەبێت بەڵام ئەگەر بڕت کرد ئەو ستەمە و ئەو ضرورەتی وازهێنان لە ستەمکاری بوو بە سەقافەیەکی نەفسی ڕۆشنبیریەکی دەرونی هەمومان پێی پەروەردەبوون و پێی گەورە بوون بەوەی کە ستەمکاری دەبێت تا ئاستێکی زۆر کەم بکرێتەوە بۆ ئەوەی ئێمە وەکو استراتیزێکی دوور ئارام بینەوە لە ڕووی دەرونیەوە وەک تاکس و کۆمەلگا وەک ئۆرگانەکانی دیکە لەو حاڵەتەدا ئەو کۆمەلگایە یەکەمیان کەسەکانی بکر بوون فاعل بوون و ئەو کەسانەی با بڵێن کە لە چوارچێوەی کارێکی بنیاتنەرانە توانیان خۆیان بسەلمێن بەوەی کە دەتوانن شت بکەن و دەتوانن بنیات بنێن و لە هەنگاوی دووەمدا توانیان هۆشی ئەویان هەبێ دنیایەک یاسادا بڕێژن کە پێیان وایە زەرورە بۆ گەیشتن بە ئەو ئاماندە استراتیجیە کە پێی دەگوترێ دیموکراسی و ڕێزگرتن لە یەکتر ڕێزگرتن لە جیاوازیەکان ڕێزگرتن لەوەی کە تۆ لە من جیاوازی بە نیسبەتێکی زۆر و هەرگیز دوو ئینسان لە دنیا نادۆزیەوە بە یەک بتن تا ئاستێکی سەرەوەی پەنجاش بۆیە کاتێک کە ئەو دوو ضرورەتە تحقیق بوون و وەدی هاتن ئیدی بە ئاسانی ئەتۆ لەو دۆخەدا هەوڵی وازهێنان لە ستەم دەدەی و ستەم لە چوارچێوەیەکی داڕێژراوی با بڵێن
داڕێژراوی با بڵێ وەکو ئەوەی پێ دەگوترێ فێربوو یا مؤسسەیە کە بێ فێری ئەوە بکە خەڵک کە چۆن ستەم دەکا ئەوەی کە پێی دەگوترێ العجز المتعلم ئەو دەستە پاچەیەی کە ئینسان وردە وردە لەنەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە خەڵک فێر دەکات فێری دەکات دەستە پاچە بێ فێری دەکات ناتەوان بێ بەرامبەر چارەسەرکردنی شت ئەوە لێرەدا لە ئەخیری وەکو استراتیز نزیک بۆ لەو کۆمەلگایی کە پێ دەگوترێت دیموکراسی کۆمەلگای دیموکراسی بە تێڕوانینە دەرونیەکەی فرۆید یعنی چی یعنی هاوڵاتیانی ئەو کۆمەلگایە تا ئاستێکی زۆر باری دەرونیان ئارامە و تا ئاستێکی زۆر لە ڕووی ئازارەوە کەمترین ئازاریان بۆ دێ و تا ئاستێکی زۆر ڕێکخراون لە ڕووی ئۆرگانیزەکردنی هەموو بوارەکانی کۆمەلگا ئینجا توانیویانە هەر هەموو تاکەکانی خۆیان بکەن بە کەسانی بکەر و کەسی بکەریش هوشیارە بەخۆی و پێی وایە ڕۆڵی هەیە و پێگەی هەیە و لە ناو کۆمەلگایەکەی خۆیدا ئینجا لە پاڵ ئەوە هۆشی بە دنیایەکی ڕێکخراوتر هەیە کە هەنگاوێک هەم لە دیموکراسی و هەنگاوێک لە بنەتیجە لە کۆتاییدا لە شارستانیەتمان نزیک دەکاتەوە لە مەدەنیەتمان نزیک دەکات آخر قسەی من بۆ ئەو محاضەڕەی ئەوڕۆ برادران ئەوەیە لە ئەخیری قسەیەکی فرۆید هەیە زۆر من زۆر مەعجەبم پێی دەڵێ ئەو قسەی لەوانەیە ترۆپچی پێگەیشتنی کۆمەلگایەکی مەدەنی هوشیار بێ کە تاکەکانی هەر هەمویان هوشیارن بە خۆیان و اینجا بە کۆمەلگە و بەوانی تر بۆی کە پێمان دەڵێ ڕێز لە جوانی بدرا لە هەر شوێنێک تووشی بووی ئەوە لە کتێبی قەلق فی حەضارە باسی دەکات دەڵێ ئیکرمی الجەمالە ئەینەما التەقیتەهو ئیدی هەر ساغ و سەرفراز و شادمان بن